وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرە گشتیەکان نیازیان وایە سەرپەرشتیار و مامۆسایانی دامەزراو پرسیارەکانی وەرزی یەکەمی خوێندن لە جیاتی مامۆسایانی وانەبێژ کە بایکۆتی پرۆسەکەیان کردووە دابنێن. لێرەوە ڕایدەگەێنین ئەم کارە کارێکی ناپەروەردەیی و ناپیشەیانەیە و ڕێزنەگرتنە بۆ هەوڵی مامۆسایانی وانەبێژ. وەکو ئەوە وایە تۆ ساڵێک گەنمی خۆت چاندبێ بەڵام کەسێکی تر گەنمی تۆ بدورێتەوە کە هیچ ماندووبوونێکی لەگەڵیان نەبووە. لەگەڵ ئەوەشدا هەر سەرپەرشتیار و مامۆسایشی دامەزراو پرسیاری وەرزی یەکەم تەسلیمەکە دوای ئەوە چێ پرسیارەکانی خوێندکاران تەصحیح حەکات. جگەلەوە وەرزی دووهەم چی؟ وەرزی دووهەم و کۆتایی خوێندن چی کە مامۆسایانی وانەبێژ گالیسکەی خوێندنیان بەدەستی خۆیان هەڵگرتووە. خاڵی دوو، هەڵوێستی یەکێتی مامۆسایانی کوردستان هەڵوێستێکی جێی دڵخۆشی نییە کە ئەم شەو داوایان کردووە وەزارەتی پەروەردە پرسیارەکانی وەرزی یەکەم دوابخە بۆ کۆتایی مانگی یەکی ئەم ساڵ. ئەمە لەژێ ئەوەی یەکێتی مامۆسایان خۆی بە نوێنەری مامۆسایانی وانەبێژ بزانێ و داوا بکە داواڕەوەکانیان چارەسەر بکرێ.